کابرای وایە خۆی بە موسڵمان دەزانێت لە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان هەموو کاری بۆتە ئەوە لاسایی وتارەکان دەکاتەوە. مەلایەک غوتبەی دەدا، نازانێ بڵێ خوتبەشی دەدا، خوا ڕەحمی کردووە، مەلایەک غوتبەی دەدا، لە غوتبەکەی ئاوای دەکرد و ئاوای هەموو کاری بۆتە ئەوە، ئەتۆ گاڵتەجاڕی بە خوتبە بکەی. خوتبەی ئەوەیە تۆ گاڵتەجاڕی پێ بکەی. جا لە هەمووشی سەیرتر ئەوەیە کۆمەڵێک موسڵمان هێندێ جار کۆمەڵێک مامۆستای لە چوار دەورە نەپێ دەکەنن. خوتبە خوا واجبی کردووە، خوا پێک هاتووە لە ئایەت و لە حەدیث. خۆ شوێنێک نییە لاوک و بەند و حەیران و شعری تیادا بگوترێت تۆ گاڵتەی پێ بکەی. بانگ گاڵتە بە بانگ دەکا، کەسێک بانگی دەدا خۆی گندەکە لاسای ئەو دەکاتەوە. بانگێک کە یەکێکە لە گەورەترین دروشمەکان کە گەورەترین شیعارێکی تێدایە کە ئەڵڵاهو ئەکبەرە، بە بەرز ڕاگرتنی ڕەب العالەمینە. ئەوەیە تۆ گاڵتەی پێ بکەی، ئەوەیە تۆ قەشمەری پێ بکەی، حەج و عومرە ئەوەیە تۆ گاڵتەی پێ بکەی، قورئان خوێندنەوە ئەوەیە تۆ گاڵتەی پێ بکەی و لاسایی بکەیتەوە. ئەوانە گشتی هێڵی سوورن مسڵمانان. ئەو کەسانە ئەگەر خۆشیان بە مسڵمان بزانن، کەسانێکن نیفاقیان لە دڵ و دەروندایەوە، کەسانێکن جوولەکە ئاساسی فەتیان هەڵگرتووە و لاسایی جوولەکە و منافیقەکان دەکەنەوە کەەوە گاڵتەجاڕی سوکاتی بە دروشمەکانی دین دەکەن، گوێیان لێ ڕامەگرن، پێیان پێمەکەنن، کۆمنتیان بۆ مەنووسن، وێڵیانکەن ئەو کەسانە، وڵامیان دەنەوە، بەرپەچیان دەنەوە بۆ ئەوەی ڕسوا بن، هەر وەکو چۆن دەیانەوێ دینی خوای پەروەردیگار ڕسواکەن. ئەو کەسانەیشی کەوا لە جومعە ئامادە نابن، هەمیشە سوکایەتی و گاڵتەجاڕی بە دروشمەکانی جومعە دەکەن، گاڵتەجاڕی بە بانگەکە دەکەن، گاڵتەجاڕی بە جومعەکە دەکەن، گاڵتەجاڕی بە خوتبەکە دەکەن، لاسایی مامۆستایان دەکەنەوە. ئەو کەسانەی کەوا گاڵتەجاڕی و سوکایەتی بە هەر بەشێک لە بەشەکانی ئەم دینە دەکەن، گاڵتەجاڕی بە هەر دروشمێک لە دروشمەکانی ئەم دینە دەکەن، اینجا بانگ بێ، جومعە بێ، جەماعەت بێ، حەج بێ، عمرە بێ، خوتبە بێ، ئایەت بێ، حەدیث بێ، ئەو کەسانە صیفەتێکیان هەڵگرتووە کە صیفەتی جوولەکەکانە. یەکێک لە صیفەتە هەرە سەرسەختی جوولەکەکان کە ڕەب العالەمین لە سوورەی ئەلمائیدەدا لە ئایەتی 58دا باسیان دەکا، ئەفەرمێ وَإِذَا نَادَيْتُمْ إِلَى الصَّلَاةِ اتَّخَذُوهَا هُزُوًا وَلَعِبًا ذَلِكَ بِأَنَّهُمْ قَوْمٌ لَا يَعْقِلُونَ. پەروەردیگار دەفەرمێ ئەوان مەبەستی جوولەکەکانە، کاتێک کە ئێوە بانگ دەکەن بۆ نوێژ، کاتێکەوە بانگ بێژ بانگ دەکا بۆ نوێژ، چی دەکەن؟ ئەوان بە گاڵتە و بە یاری و بە قەشمەریات و بە سوکایەتی کردنەوە وڵامی بانگ دەدەنەوە. یان ئەوەتە سوکایەتی بە نوێژەکە دەکەن، یانی سوکایەتی بە بانگەکە دەکەن. دەشگونجێ سوکایەتی بە هەردووکی بکەن، هەم بە بانگەکە هەمیش بە نوێژەکە. پەروەردیگار دەفەرمێ ئەوە بەهۆی ئەوەیەکەوە کۆمەڵانێکی نەفامن، نەزانن، بێعەقڵن، گێلن. هەر کەسێک گاڵتەجاڕی بە بانگ بکە، گاڵتەجاڕی بە خوتبە بکە، گاڵتەجاڕی بە بەشێک لە بەشەکانی ئەم دینە بکە، کەسێکی نەزان و نەفام و ناحاڵی و کاڵفامە، وە کەسێکە صیفەتی جوولەکەی هەڵگرتووە. ئەمڕۆ چەند کەسی وا دەبینی گاڵتەجاڕی بە خوتبە دەکا، لاسایی مامۆستاکان دەکاتەوە،